بەڵێ سەددامە لە کۆڵکە و بەڵام لە سەددام خراپتر هاتە مەیدانەوە. لەوەها ڕۆژێکدا مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی سەرکردەی شۆڕژگێڕ و کەسایەتی دیار و زانەی ئیسلامی کوردستان و پێشەوای کۆمەڵی ئیسلامی کۆچی دوایی کرد. مامۆستا شێخ محەممەد کوڕی شێخ نەجیب حەسەن عەلیە و لە ساڵی 1945 لە گوندی سەرگەتی بناری هەورامان لە دایک بووە. قۆناغەکانی خوێندنی لە تەمەنی 6 ساڵیەوە لە حوجرە دەست پێکردووە و بۆ بە دەستێنانی زانست و زانیاری و شارەزابوون لە بنەماکانی زانستی ئیسلامی بەشێکی زۆری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان گەڕاوە. مامۆستا سەرەڕای خوێندنی لە حوجرەکانی کوردستان توانی درێژە بە خوێندن بدات لە بواری ئەکادیمیدا لە ساڵی 1970 باکالۆرۆسی لە زمان و ئەدەبیاتی زمانی عەرەبی لە زانکۆی بەغدا بەدەستێناوە. مامۆستای کۆچکرد و یەکەم قۆناغیکاری سیاسی لە ساڵی 1970 دەست پێکرد و بەنهێنی بڕیاریدا ڕێخستنێکی ئیسلامی لەگەڵ چەند مامۆستا و زانا و کەسایەتیەک بە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دروست بکەن. ئەگەینە ئامانجە ئەساسیەکان کە چەکی ئازادی گەلی کورد و ڕزگاری کوردستان کردوەتە شان. دوای ئەوەی لە ساڵی 1983 ڕژێمی بەعز بڕیاری دەستگیرکردنی دەدات، مامۆستای کۆچکرد و بڕیاریدا کۆچ بکات و باشووری کوردستان جێبهێڵێت. دوای ماوەیەک لە کاری نێنی لە ساڵی 1984 بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیان ڕاگەیاند و مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بووە یەکەم ڕابەری ئەو بزوتنەوەیە. هاوکات لەگەڵ ڕاپەڕینەکەی ساڵی 1970 شارە زور و کۆچی زانایانی ئیسلامی بۆ دەرەوەی باشووری کوردستان وشەی پەیوەندی لە بزوتنەوەکە لا دەبرێت و ناوەکەی دەگۆڕێت بۆ بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق. کەسانێکەوە بیانەوێت دین پەروەر بن، نیشتمان پەروەر بن، ئەبێ ئاگایان لە مناڵێکی سەربەشکەرێ تا پیاوێکی 100 ساڵە. لە ساڵانی هەشتاکان و لە سەردەمی دەسەڵاتی بەعزدا مامۆستا شێخ محەممەد بە یەکێک لە وتاربێژە حەقبێژەکان ناوبانگی دەرکردبوو. هەر ئەوەش وای کرد زۆرترین کات لەلایەن دەستگا ئەمنیەکانی بەعسەوە چاودێری دەکرا و گرفتی بۆ دروست دەکرا. چەندین جاریش لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەستگیر کراوە بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشوور عێراق دوور خراوەتەوە. لە دوای ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی ئەندامی مەکتەبی سیاسی بوو تاوەکو بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی. دواتریش لە کاتی ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بە پێشەوای کۆمەڵی ئیسلامی دەستنیشان کرا. لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی وەک کەسایەتیەکی سیاسی و کاریگەری سەر گۆڕەپانی کوردستان ناوبانگی دەرکرد. هەر وەک بە سمبولی ئاشتی و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان ناسرابوو، لە زۆرینەی سڵح و پێکاتە سیاسەکاندا جێپەنجەی دیار بوو. هەر ئەمەش وای کرد زۆربەی حیزب و لایەنە سیاسەکان بە دۆست و کەسی نزیکی خۆیانی بزانن. پیاوە ماندووەکەی ڕابوون پێشەوە خۆنەویستەکە ماڵ ئاوە. لە ناو کۆمەڵی ئیسلامیشدا پێشەوای کۆچکرد و پێرگە و شوێنێکی تایبەت بەخۆی هەبوو لە سەر جەمپرسە چارەنووسسازەکان و گۆڕانکاریەکاندا قسە و پرۆژەکانی جێگای پێزانین بوون. بەلەدەستدانی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ڕابوونی ئیسلامی بەگشتی و کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی زیانێکی گەورەی لێکەوت و بە وتەی هاوڕێیان و هاوخەباتانی مامۆستا هەرێمی کوردستان پێویستی بەدەیان کەسایەتی و زانەی هاوشێوی مامۆستا هەبووە بۆ چارەسەری پرسە چارەنووسسازەکان. مامۆستا پاش تەمەنێکی پڕخێر بۆ گەل و نیشتیمان لە ڕۆژی هەینی 13 حوزەیرانی 2014 لە سلێمانی کۆچی دوایی کرد. دواتر لە مەراسیمێکی شایستەدا تەرمەکەی لە زێدی خۆی و لە گۆڕستانی گوندی سەرگەتی هەورامان بە خاک سپێررا.